تیپی مۆسیقای مووسڵن. دوای 8 ساڵ دابڕان لە ژەنینی مۆسیقا گەڕانەوە سەرشانۆ لە هۆلی ڕەبیع. نزیکەی 1500 کەس لە دۆستانی هونەر و موزیکی ئەم شارە لەو هۆڵە دانیشتۆن. ئەوانیش بەهۆی ئەم دۆخەی بەسەر شارەکەیان داهات ماوەیەکی زۆرە لە دەنجی مۆسیقا و کۆنسێرتی مۆسیقی لەم جۆرە دابڕاون. هۆلی ڕەبیع تایبەتە بە هونەرمەندانی مووسڵ. بەهۆی جەنجی ئازادکردنەوەی شارەکە زیانی زۆری بەرکەوتووە. لەو شارە دوای 8 ساڵ بۆ یەکەم جارە چاڵاکی هونەری تایبەت بە ژەنینی مۆسیقا بەڕێوە دەچێت. لە ڕاستیدا ئەمە یەکەم جارە لە شاری مۆسڵ کۆنسێرتێکی مۆسیقی لەم جۆرە ساز بکرێ. زیاد لە 8 ساڵە بەهۆی شەڕ و نائارامی هیچ چالاکیەکی هونەری ئەنجام نەدراوە. سندیکای هونەرمەندانی مووسڵ 1100 ئەندامی هەیە. 140 ئەندامەکان کوردن. وەک ئەڤروکە هەنگ دبینن خەڵکێک ئێمە گەلک حەش هونەری دکات. داخوازم ئەوەش حکومات جهاتت معنی بوو سەر هونەری چاوێ خوب دەنە هونەرمەندا وەک هۆڵا مە ئەف هۆڵایە دبینی ئەف هۆڵە زەتەرمەنینە ئەوژێک داعش یا خراپ کردی. هونەرمەند و مۆسیقژەنانی مووسڵ هەوڵ دەدەن لە ڕێی هونەر و مۆسیقاوە بیری توندڕەوی و ڕق و چینە لە شارەکان دوور بخەنەوە. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.